ئەمڕۆ بەروارەکەی لە هەموو جیهاندا 4/7/2025 بەڵام تەنها وڵاتێک کەوا لەم سەرزەویەدا بەروارەکەی جیاوازە هەرێمی کوردستانی خۆمانە. ئەمڕۆ لە هەرێمی کوردستان جیاواز لە هەموو دنیا ئەمڕۆ 64/5/2025 لە هەموو دنیا 4/7/2025 لە هەرێمی کوردستان 64/5/2025 چونکە ئەم خەڵکەی ئێمە کە ژیانی زۆربەی خەڵک و دەتوانین بڵین تێگڕای خەڵک چونکە کە موچەخۆر پارەی پێ نەبوو ئەهلی بازاڕ و دوکانی شەمووی بەگشتی وەستاوە ژیان 64 دانە ڕۆژە لە دوای موچەی مانگی 5 نەدراوە کەواتە هێشتا لە هەرێمی کوردستان 64/5/2025 و ئەمە لە کتێبەکانماندا بۆ مێژوو تۆمار دەکرێت و حەق وایە ئەوە بخرێتە کتێبی گینسی جیهانیەوە لەو شتانەی کەوا دەگمەنن نییە لە هیچ شوێنێکی ئەم جیهانەدا ئەم شتە ڕووی نەداوە. مرۆڤایەتی لە کارەساتەکاندا بەگشتی هاوبەشن. بۆ نمونە لافاو لە هەموو دنیادا لافاو ڕوودەدا لە هەرێمی کوردستانی خۆشماندا پێشووتر و ئێستاش ڕوویداوە. بوومە لەرزە، وشکە ساڵی، ئاگرکەوتنەوە، ئافاتی کوشت و کاڵی، نەخۆشی بڵاو بووەوە بۆ نمونە نەخۆشی تاعون پێشتر، ئەنفلۆنزای باڵندە، کۆڤید-19 کۆڕۆنا، تای خوێنبەند بوون، ئەمانە هەموو لە جیهاندا هەن. کوردستانی ئێمەش دەیگرێتەوە لە بڵین خواپەنامان دەی. بەڵام کارەساتێک کە بەس بەسەر خەڵکی کوردستاندا دێ هیچ شوێنێک لەم سەرزەویەدا ئەم بەڵایی نەبینیوە دواکەوتنی موچەیە. جا ئەم بەڵایە چەندەها جار دووبارە بەوە لە ژیانی ئەم خەڵکە مەزلومەی میلەتی ئێمەدا. ساڵی 91 من باشم بیردێ و جەنابیشتانەوەی تەمەنێکتان هەیە بیرتانە بەعس بودجەی هەرێمی لە بەغداوە بڕی. بەڵام ئەو کاتە ئێمە هەموومان وەکو یەک دەژیاین. ئەو بەرپرسانەی ئەمڕۆ ملیارلێرن لەسەر گیرفانی تۆ ئەو کاتە بە جووتێک پاستەی لاسیکەوە بە پیکابێکی لاندرۆڤەری شڕەوە هاتنەوە ئەوەندەمان دڵیان پێیان خۆش بوو خەڵک کە پێشمەرگەی دەبینی وەی دەزانی چاوی بە فریشتە و ڕەحمەتی خوا کەوتووە. بۆیە تۆی مامۆستا، تۆی پزیشک، تۆی دادوەر، تۆی فەرمانبەر هەموو بە سەربەرزێ وتان سەری بەرزمان بوو موچە نەوی ناکەین. موچەشمان ئەی بەغالێ ببڕی دەوامی خۆمان هەر دەکەین و حکومەتی خۆمان دەبینە سەر. ڕامان کێشا تا 2003 کورد بەشێک بوو لە پێکهێنانی حکومەتی عێراقی نوێ. بەڵام ئەوە بۆ خۆتان مێژوو شاهیدە چەندەها جار دووبارە بۆ